alcohol here. This is just to kill any germs. And it'll stick now. And inject. When you're doing this phase 1 trial, which is the first phase. ئێمە ئێستا ڤاکسینەکە لە ڕێی پێستەوە لە بری ماسوولکەکانی جەستە بەکاردەهێنین. بیریش لەوە دەکەینەوە چۆن کار لەسەر ترشی ناوەکی DNA بکەین کە وەک چۆن نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی کاری لەسەر دەکات. بۆیە ئەوەی کە پێویستە ئەنجامی بدەین دیاریکردنی نەخشەی ڤایرۆسەکەیە وەک دژە تەنێک. قۆناغی دۆمی بەرهەمێنان و بەکارهێنانی ئەم ڤاکسینە وەک تێست لە چاو قۆناغی پێشوودا ئاسانترە بۆ ئێمە و چاوەڕوانین ئەنجامی ئەرێنی هەبێت. لە ڕاستیدا ئەو دوو کۆمپانیایی کە لە وڵاتدا ڤاکسینەکە بەرهەم دەهێنن زۆر بە خێرایی دەست و بردیان لێ کردووە. دیارە یەکێک لەو ڤاکسینانەی کە کۆمپانیای مۆدێرنا بەرهەمی هێناوە بە شێوەیەکی قوڵ لە ماسوولکە دەدرێ و تێیدا کۆدی جینی بەکاردەهێنرێ کە بە مەسنجەر RNA ناو دەبرێ. هەروەها ئەم ڤاکسینە نابێتەوەی توشبوون بە نەخۆشی گوازراوە. پێدەچێت دوا قۆناغی کۆتایی بەرهەمێنانی ڤاکسینەکە ساڵێک بۆ 18 مانگ بخایەنێ بۆ ئەوەی بەسەر تاوی هاوڵاتیاندا دابشکرێت. ئێستا تەنیا بڕێکی کەم لە ڤاکسینەکە وەک تێست لەسەر کەسانی خۆبەخش بەکاردەهێنین کە لەلایەن پەیمانگای نیشتیمانی بۆ تەندروستی برێوی پێدا و دوو بەشی ئەوانش کە لەم توێژینەوەدا بەشدار بوون کە ژمارەیان چوو خۆبەخشە تەنیا دوو بڕی کەم لە ڤاکسینەکان وەرگرتووە کە ناوی لێنراوە ڤاکسینی INO 4800.